ئەزانم کە ماوەیەکی زۆرەدان بە تاوانەکەتانانیت، بەڵام دڵنیابە کە دەست هەڵناگرم تا بە تەواوەتیدان بە تاوانەکەتانەنیت، بۆیە چیتر کات بە فیڕۆمەیە. بە ئاسانی فڕێمەدا دڵی کوڕێکی وەکو من، کێ زانێ چارەنووسی تۆ چی لێ دێ دوای دڵی من؟ من لەسەر تۆوە خەریکە مردن بۆ ژیانی خۆمەکڕم، نەم دەزانی ڕۆژێدا دێ دەبێ بەدەستی تۆ بمرم. بێ هەواڵ بووی لە بێدەنگیم، سۆراخی منت نەپرسی، بۆیە پڕ بە دڵ پێت دەڵێم پەشیمانم کە تۆم ناسی. جوان تەماشای چاوم بکە سەیرەکە نام ناسیتەوە، ئەم قەدەری کە تێکەوتوم ڕۆژێ بوو خۆت نووسیتەوە. بۆ خۆشبەختی ژیانی تۆ بووم بە تاوانبار لێرانە، کەس تاوانی من نازانێ بێ لەو عیشقیە و چاوانە، کەس تاوانی من نازانێ بێ لە عیشقیە و چاوانە. هەر بە هیوا بووم کە ڕۆژێ بیت و لێرە درم بێنی، تۆش وەکو من لە ڕێی عەشقا وەفاکەی خۆت بسەلمێنی. وتت خۆم دێم لەگەڵ باران، دەتبەمەوە ژێر چەترەکەم، دەتبەمەوە بۆ ئێوارەی جوانی دوو چاوە ڕەشەکەم. من لەسەر تۆ سزادرێم، ئازاری دنیام چەشتووە، هەتا ئێستاش کەس ناوی تۆی نەلێوی من نەبیستووە. لە بێدەنگی منت پرسی چیم بەسەر هات بۆ شۆڕ ڕۆشتم، یا هەر بۆ پێویست بووم بۆت ئەو تاوانەی کە پێت کردم. نەفرەت لە من کە سادە بووم لەوەی کەسێ وەک تۆم خۆشویست. چۆن شەرم لەو عەشقە ناکەی بۆ تۆ مەرگی لە خۆیەویست، چۆن شەرم لەو عەشقە ناکەی بۆ تۆ مەرگی لە خۆیەویست. تاوانبارم دەزانی بۆ تاوانبارم، چاوەڕێی چی لە من دەکەی، خۆت بڵێ بۆ تاوانبارم.